cinneti avade ava kudreti sipan sipani sipan sipani sipan sipan Era radyoyu dencigela ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 29 کانونی دووەمی 2025 تان پێشکەش دەکەین. لە چوارچەوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوە جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ڕێپێوانی درێژمەودا بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان کە 21 کانونی دووەم لە شارەی لورێنتی فەڕەنسا دەستی پێکرد بوو لە ڕۆژی 8میدا لە پاریس بەردەوامە. کوردستانیان و دۆستانیان بە بەرزکردنەوەی دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بژی بەرخۆدانی ڕۆژاوا و بژی بەرخۆدانی قەسەدا ڕێپێوانیان ئەنجامدا و بڵاوکراویان بە فەڕەنسی لەسەر ئامانجی ڕێپێوانەکەی دابش کرد. هەروەها ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و تیشکان خستە سەر چۆنیەتی بەڕێوچوونی چالاکیەکە و جەختیان کردەوە لە گربوونەوەکەدا هاوار بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان دەکەن و ڕایانگەیان تا ئازادی جەستەی ڕێبەرەوە جەلان مسووگر دەکرێت تێکۆشان و دەست پێشخەریان بەردەوام دەبێت. ئیشگری ئازادی کە بە ئامانجی هەڵگرتنی سیستەمی قڕکردنی ئیمراڵی و ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ دەستی پێکردووە هەر هەفتەیەک لەلایەن گروپێکی کورد و دۆستەکانیانەوە وەردەگیرێت. ئێستا لە هەفتەی 658میندا گروپێکی شاری ڕێنی فەڕەنسا کە پێکهاتوون لە ئەحمەد ئۆستورک و مەزلوم کایا و شاهین تەکەر شکریەکەیان لە ستۆگرتووە. ئەحمەد ئۆستورک لەسەر ناوی گروپەکە قسەی کردووتی تا ڕێبەریمان ئازاد دەبێت ئیشگریمان بەردەوام دەبێت. ئیشگری ئازادی لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە لە شاری ستاسبۆرگی فەڕەنسا لەلایەن دەست پێشخەری ئازادی بۆ ڕێبەرەوە جەلان دەستی پێکرد و لە ئێستادا لە هەفتەی 658میندا بە پێداگیریەوە بەردەوامە. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتم ئوغڵاری ڕایگەیاند ڕێبەرەوە جەلان وتوویەتی کاتکوشتن و سەرقاڵکردن و پەیڕەوکردنی سیاسەتەکانی چاوەڕێ بکە و ببینە خراپەیەکی مەزنە دەرهەق بە گەلانی تورکیا. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆلای حاتم ئوغڵاری لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەی باسی لە ناوەڕۆکی دیدارەکەی ئیمراڵی کرد و حاتم ئوغڵاری وتی بەڕێز ئۆجەلان لە دیدارەکەیدا وتوویەتی من بەردەوام دەبم لە کارەکانم و هەروەها ڕێگەیان ئەم قۆناغا مێژوویە و قەیرانە نێو نەتەوەیی و هەرێمیەکان کەڵەکە بوون و هەروەها بەڕێز ئۆجەلان وتوویەتی لەم سەردەمە قەیران ناویەدا پێویست بە چارەسەری پرسی کورد و دیموکراتیک بوونی تورکیاوە هەیە کاتکوشتن و سەرقاڵکردن و پەیڕەوکردنی سیاسەتی چاوەڕێ بکە و ببینە خراپەیەکی مەزنە دەرهەق بە گەلانی تورکیا. حاتم ئوغڵاری ڕاشیگەیاند بانگەوازی ڕێبەرەوە جەلان ڕوونە و وتی لەم دیدارەدا دووبارە جەختی کردوێتەوە دەیەوێت پرسەکە لە زەمینەی تونند و تیژی و شەڕەوە بگوازێتەوە بۆ سەرزەمینەی سیاسەتی دیموکراتیک و یاسایی. هەروەک بەڕێز ئۆجەلان لە دوایین دیداردا ئاماژەی پێدەکات سازان لەم قۆناغە چارە نووسازە مێژوویانەدا هاوکاریەکی گرنگە لە چارەسەری پرسەکاندا. پارلەمانتاری دەم پارتی جەلال فورات دەڵێت دەسەڵاتداری لەلایەکەوە بانگەوازی بۆ ئاشتی دەکات و لەلایەکی تریشەوە تۆپبارانی گۆڕەپانی مەدەنی دەکات. پارلەمانتاری ئیستانبولی پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی جەلال فورات دەربارەی چاوپێکەوتنی ڕێبەرەوە جەلان لە نێوڕای گشتی دەڵێت چاوپێکەوتنەکە بازنە و هیوایەکی گەورەی ئافراندووە و هەروەها لە قسەکانیدا جەلال فورات سەرنجی خستە سەر سیاسەتەکانی دەسەڵاتداری لە ناوە و دەرەوەی تورکیا و ئاماژەی بۆ کرد ئەوەی دەسەڵات دەیکات بانێکە و دوو هەوا.
هاوکات جەلال فرات سەرنجی خستە سەر ڕوانگەی تەفگەری کورد لەسەر پرۆسەکە و وتیشی ڕوانگەی تەفگەری کوردی زۆر ڕوون و ڕاشکاوانەیە و خواستی چارەسەرکردنی پرسی کووردە. هەروە فرات باسی لەوە کرد دەبێت هەمووان لە تێکۆشانیان بەردەوام بن بۆ کۆتایی هێنان بە دژبەری و ئاژاوەکانی ئەکەپا و مەهەپە لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ژمارەی شەهیدانی کۆمەڵکوژیەکەی شاری سیرین لە ئەنجامی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک بۆ سەر بازاڕی شارەکە گەیشتووەتە 12 کەس. فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک بازاڕی شاری سیرینی لە ڕۆژاوای کوردستان بردومان کرد و کۆمەڵکوژی ئەنجامدا و با گوێرەی دوایی زانیاریەکان بەهۆی هێرشەکەەوە 12 کەس شەهید بوون و 10 کەسیش بریندار بوون. دەوڵەتی تورک و چەتەکانی لە عین عیسا وێستگەی کارەبای بردومان کرد و لە ئەنجامدا کارەبا بڕا. با گوێرەی زانیاریەکان دەوڵەتی تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان و وێستگەی کارەبای شاری عین عیسای کانتۆنی فوراتی بردومان کردووە. هەروە ڕاگەاندراوە لە ئەنجامی هێرشەکەدا کارەبای شارەکە و دەوروبەری بڕاوە. دەوڵەتی تورک ساڵانەکە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ژێرخانی مەدەنی و دامەزراوە خزمەت گوزاریەکان دەکاتە ئامانج و تاوانی جەنگی ئەنجام دەداوت و لە نێو ئەو دامەزراوانەی کە دەکرێنە ئامانج قوتابخانە و نەخۆشخانە و کۆمەڵەش هەن. سەدا دیمەنی نوێترین چالاکی یەکینەکانی شەید هارونی بە درۆنی خۆکوژ لە باشووری ڕۆژاوای منبەج بڵاو کردەوە و ڕایگەیاند تۆپخانەی دەوڵەتی داگیرکەری تورک خاپور کراون لە تۆڵەی زرکان و عین عیسا. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا دیمەنی لە ناوبردننی دوو تۆپخانەی دەوڵەتی تورکیان لە باشووری ڕۆژاوای منبەج لە تۆڵەی کۆمەڵکوژی و هێرشەکانی سەر زرکان و عین عیسا بڵاو کردەوە. لە پاش کۆمەڵکوژی دەوڵەتی تورک لەسەر خەڵکی مەدەنی زرکان و بردومانکردن و تۆپ بارانکردنی عین عیسا، هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا دیمەنی چالاکی تۆڵەسنەوەی یەکینەکانی شەید هارونیان بڵاو کردەوە لە باکووری ڕۆژاوای منبەج کە دوو تۆپخانەی دەوڵەتی داگیرکەری تورک خاپور دەکەن. شاندێکی ئەوروپا سەردانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکا. لە 27 کانونی دووەم شاندێکی ئەوروپا سەردانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریای کردو شاندەکە لە چەندین پەرلەمانتار و پارتی سیاسی فەڕەنسا پێک دەهات کە سەردانی ناوەندی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆبەڕێوەبەری دیموکراتیکیان کرد. لە سەردانەکەدا تیشکرایە سەر بنیاتنانی سووریایەکی لامەرکەزی و دۆزینەوەی چارەسەری سیاسی کە هەموو پێکاتە و کەمنەتەوە و بەشەکان لەخۆ بگرێت بۆ مسوگرکردنی مافی هەموو پێکاتەکان لە دەستورێکی نوێدا. هەروەها هێرشەکانی دەوڵەتی تورک دژی خەڵکی سڤیل و مەترسی هێرشەکان لەسەر ئاسایشی ئاو و کارەبا لە کۆبوونەوەکاندا باس لێکرا و تشکیش قرایە سەر گرنگی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە هەرێمەکە و درێژرا پێدان بە هاوکاری هاوبەشی نێوان قەسەدە و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی. شاندەکە پشتگیری بۆ گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دووپات کردەوە و ڕایانگەیان چاودێری ڕووداوەکانی هەرێمەکە دەکەن و با وڵاتەکانیان ڕادەگەێنن تاکو هێرشەکان بوەستێنن. سەدان هاوڵاتی لە شارەکانی حەسەکە تەلتەمەر دەرباسیە و تەلبەراکی کانتۆنی جەزیرەوە با کاروان ڕویان کردە بەنداوی تەشرین بۆ ئەوەی بەشداری چالاکیەکانی پاراستنی بەنداوەکە ببن و لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکار بوەستنەوە. دوا بەدوای زیادبوونی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە 8 کانونی دووەمەوە گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ شەرمەزارکردنی هێرشە دژە مرۆڤایەتیەکانی دەوڵەتی تورک لەسەر بەنداوەکە هاوکات بۆ پارێزگاریکردن لە بەنداوەکە و پشتیوانیکردن لە هێزەکانی قەسەدە و یەپەژە با کاروان ڕوودەکەنە بەنداوی تەشرین.
سعدی پیرە وتەبێژی یەنەکە ڕایگەیان کۆبوونەوەی لێژنەی یەکێتی و پارتی بۆ ئامادەکردنی ڕەشنووسی بابەتی دیاریکردنی بەرپرسیارەتی و دیاریکردنی پێکەوە کارکردنی هەردوو لە ئەمڕۆ یاسبینێ ئەنجام دەدرێت. پیراوتیشی کاتێک ڕەشنووسەکە یەکلایی بووەوە دەخرێتە بەردەم شاندی دانوستانکاری هەردوو لایەن. ئەوە لە کاتێکدایە لە ماوەی پێشتردا شاندی هەردوو حیزب پێنجار لەو بارەوە کۆبوونەوەیان ئەنجام داوە و هەروەها پاش هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان تا ئێستا حکوومەتی هەرێم پێک نەهاتووە. بیستویەکی ئەم مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموارکردنەوەی یاسای باری کەسی پەسەند کرد. یاساکە ڕێگە بە هاوسەرگیری پێکردنی کچانی تەمەنی 9 ساڵ لە دەرەوەی دادگاکان لەلایەن پیاوانی ئاینیەوە دەدات و هەروەها بێبەشکردنی ژنان لە مافی میرات و گۆڕینی مەزهەب دەدا. تێپەڕاندنی ئەم یاسا کۆمەڵگە ڕوبەڕووی چەندین کێشە دەکاتەوە و لەو بارەیەوە لەیلا ئەحمەد ڕۆژنامە نووس و چالاکوانی بواری مافەکانی ژنان دەڵێت تێپەڕاندنی ئەم یاسایە مەترسیە لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان و پێویستە کۆمەڵگە لە مەترسیەکانی ئەم یاسایە هۆشیار بکرێتەوە. باری کەسێتی چونکە ئەبێ ئەو لاینانە لەبەر چاو بگیری ئایا تا چەند ئەم مناڵەکە تەمەنی 9 ساڵە لە ڕووی عقلێتەوە عقلێتێکی باشی هەیە توانای با بڵێم جەستەی باشی هەیە ئایا لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکی بۆ نابێ لە ڕووی دەرونیەوە بە هەمان شێوە چونکە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین تەنانەت باسی ئەوە کە ئەڵێ مناڵ تەنانەت لە سەروی با بڵێم 8 بەرەو 15-16 بەپێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە مناڵن کە بەپێی نەبوونەتە 18 ساڵ بۆیە کێشەی دەرونیان بۆ ئەبێ کێشەی خێزانیان بۆ ئەبێ و لە ڕووی جەستەیەوە بە هەمان شێوە و هەروەها لە ڕووی دەرونیشەوە کێشیان بۆ ئەبێ چونکەوە ناتوانن بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. ئێمە یاسایەکی تایبەت بە باری کەسێتی خۆمانەیە و هەروەها یاسایەکی تریشمان هەیە کە هەموو کۆمەڵگا بەپێی ئەو یاسایی ژمارە 8 ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچوو گریێبەستی هاوسەرگیری ئەنجامەدرێ و سەروی با بڵێن ئەوەی کە با بڵێن سەروی 15 و 17 بێ هەتا 18 بە ئاسانی لە دادگاکانی هەرێمی کوردستان مارە دەبڕێن. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ئەوەیە کە تا ئێستاش کە بەپی ئەو یاسایی هەرێمی کوردستان نەمانتوانی و ڕێگری لەوە بکەین کە فەرەژنی ئەنجام نەدرێت یان مناڵ بەشوو نەدرێت تا ئێستا. لە ڕۆژانی ڕابردوودا جەماڵ پەرهیزکار و سرور حەمەد نازدار هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری مەهابادەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترانەوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادوەر ئەم هاوڵاتیانەیان دەست بەسەر کردووە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.